پاش زیاتر لە 18 ساڵ لە داگیرکردنی عێراق بە پێی ڕێکەوتنی ستراتیژی نێوان واشنتن و باغدا کە ڕۆژی دووشەمە لە کۆشکی سپی ئەمریکاوە ژۆکرا بڕیارە تا کۆتایی ئەم ساڵ هێزە سەربازی و جەنگیەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە. ڕێکەوتنەکە بە گشتی و بڕیاری کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا بەتایبەت کاردانەوەی بەرفراوانی عێراقیەکانی بە دوای خۆی داهێنا و زۆرینە بە ئەرێنیەوە لێی دەڕوانن. بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر ڕێکەوتنی ستراتیژی نێوان باغدا و واشنتۆنی بە هەنگاوێکی گرنگ وەسف کرد کە ئامانجلەی بەدیهێنانی سەقامگیری و پتەوترکردنی سەروەری عێراقە. هەروەها دەڵێت ئەویش بەرهەمی کاری چڕی حکوومەتی عێراقە بە سەرۆکایەتی مستەفا کازمی. بە وتەی سەرۆکۆمار ئێستا بەرژەوەندی عێراق خۆی دەبینێتەوە لە پتەوترکردنی دامەزراوەکانی دەوڵەت و پاراستنی سەروەری و بڕیاری نیشتیمانی سربەخۆ. لای خۆیەوە محەممەد حلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش ئاماژەی بەوەدا کە عێراق بە ڕێکەوتنی کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا دەستکەوتێکی گەورەی بەدیهێناوە و هەنگە و بەرەو پتەوترکردنی توانەکانی خۆی دەنێت. حلبوسی پێی وایە عێراق لە سەراسی دیبلۆماتی و سیاسی سەرکەوتوو بووە بۆ گەیشتن بە ڕێکەوتنی ستراتیژی لەگەڵ واشنتۆن. هاوکات موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر پێشواسی لە ڕێکەوتنەکە کردووە و بە کارێکی گرنگی حکوومەتەکەی کازمی داناوە دەژڵێت پێویستە هەموو چالێکی سەربازیەکانی بەرەنگاری ڕابگیرێت و پشتیوانی لە سوپا و پۆلیس بکرێت بۆ باڵادەستی و دەستگرتن بەسەر سەرجەم خاکی عێراق و دوورخستنەوەی تارمایی تیرۆر و توند و تیژی ئەوانی بانگەشەی مەقاومەت دەکەن. بە هەمان شێوەی هاوپەیمانی فەتحی سەر بە هادی عامری کە خاوەنی 47 کورسی پەرلەمانە لە کۆی 329 کورسی و زۆرینەی پێکاتەکانی حەشتی شەعبی لە خۆی گرتووە و بە ڕوونی دژی بوونی هێزەکانی ئەمریکایە لە عێراق لە بەیاننامەیەکدا خۆشحاڵی بە ڕێکەوتنامەکە دەربڕیەوە و دەڵێت هەنگاوێکی ئەرێنیە بەرەو بەدیهێنانی سەروەری تەواوەتی نیشتیمانی. هاوپەیمانی نەسریش کە خاوەنی 42 کورسی پەرلەمان و حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی پێشووی عێراق سەرۆکایەتی دەکات لە بەیاننامەیەکدا پشتیوانی دەربڕیوە لە بڕیاری کشانەوەی سوپای ئەمریکا و دەڵێت سەرکەوتنی عێراق و بەرژەوەندی و سەروەریەکانێتی لە کاتێکیشدا لایەنە عێراقیەکان بە ڕوونی هەڵوێستی خۆیان لەباری ڕێکەوتنەکە دەربڕیوە. بەڵام تا ئێستا کورد هەڵوێستی دیاری نییە کە ئەمریکا بە هاوپەیمانێکی گرنگی خۆی دەزانێت و میوانداری بەشێک لە هێزەکانی ئەمریکاشی کردووە. ئێوارەی ڕۆژی دووشەمە لە بەیاننامەی کۆتایی گەڕی چوارەمی ڕێکەوتنی ستراتیژی نێوان ئەمریکا و عێراق ئەوە ڕاگەیەندرا کە هەردوو لە ڕێکەوتون سەرجەم هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە عێراق تا کۆتایی ساڵی 2021 بکشێنەوە و تەنها ژمارەیەک ڕایوەشکار و ڕاهێنەر و شاندی دیبلۆماسی بمێننەوە. پاژەوەی پێشتر لە 2010دا سوپای ئەمریکا لە عێراق کشایەوە. بەڵام ساڵی 2014 جارێکی دیکەی هێزەکانی لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش کە ژمارەیان 3000 سەرباز بوو گەڕانەوە عێراق لە دوای کوژرانی قاسم سلێمانی فەرماندەی فەیلەقی قودسی سوپای پازاران ئێران و ئەبوو مەهدی موهەندیس جێگیری دەستەی حەشدی شەعبی کۆتلە شیعیەکان لە پەرلەمانی عێراق لە 5 کانونی دووەمی ساڵی 2020 دەنگیاندا لەسەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق. لە ماوەی 2 ساڵی ڕابردووشدا بەردەوام هێزەکانی ئەمریکا لە ژێرفشاری هێرشی گروپە چەکدارە شیعیەکانی نزیک لە ئێراندا بووە بۆ بەجێهێشتنی خاکی عێراق. ئێستاش بڕیارە تا کۆتایی ئەم ساڵ ئەم هێزانە لە عێراقدا نەمێنن ئەگەر سیناریۆیەکی دیکە ڕوونەدات.